لە کەش و هەوایەکی ساردی زستانەدا هاتنی چینی توێژە جیاوازەکان گەرم و گوڕی بەخشیوە بەو کەمپینانەی تایبەتن بە کۆکردنەوەی شمەک و پێداویستی بۆ لێقەوماوانی بوومەلەرزەکەی باکوور و ڕۆژاوای کوردستان. ئێستا خەڵک بە قەیرانێکی دارایی و سیاسیاتی هەپەڕێ، بەڵام خەڵک ئامادەیە نانی خۆی، جیرفانی خۆی، جلوبەرجی خۆی، کاسەی خۆی ببەخشێ بە خوشکوبراکانی، بە مرۆڤایەتی و ئەمە دیوە هەرە جوانەکەی مرۆڤبوونە. تا دێت ژمارەی کەمپین و هەڵمەتەکان زیاتر دەبن بۆ کۆکردنەوەی هاوکاری بۆ زیان لێکەوتوان و قوربانیانی ڕووداوی بوومەلەرزەکە و سەرپەرشتیارانی دەڵێن لە ڕێگەی چەند لیژنەیەکی تایبەتمەندەوە هەوڵەدەن کۆمەکە کۆکراوەکان پاش جاکردنەوەیان بگەێنە باکوور و ڕۆژاوای کوردستان. کەسێک ماڵی وێران ببێت هیچ جێگایەک مەوایەکی نەمێن، بێگومان بەتانی پێویستە، خۆراکی پێویستە، هەموو کەرەسێکی ژیانی پێویستە. بۆیە داوا لە کۆمەڵانی خەڵکی کوردستانەکەین کە بەتایبەت شاری هەڵمەت و قوربانی کە هەمیشە پێشەنگ بووە لەم بۆنانەدا دەست و برد بکەن بۆ ئەوەی بتوانین کۆمەکێکی باش بۆ خوشکوبراکانمان لە باکوور و خۆراوای کوردستان کۆ بکەینەوە. و لیژنەیەک پێک بهێنرێت تاکو لە ڕێی ئەم لیژنەیەوە ئەم پێداویستیانەی کە خۆی گرتوتەوە لە خۆراک و جلوبەرگ و بەتایبەتی لە ئێستادا کە زستانە بەتانی بگەێنرێتە شوێنی مەبەست. بەتەنها لە ناوەندی پارێزگای سلێمانی لە چەندین شوێنی جیاواز هاوڵاتیان و چالاکانی مەدەنی و سەرمایەداران بە ڕێگەی جۆراوجۆر هەڵمەتی کۆکردنەوەی کۆمەکیان دەست پێ کردووە. سەرپەرشتیارێکێک لە کەمپینەکانیش دەڵێت بەهۆی ئەوەی متمانیان بە دەوڵەتی تورک نییە، کۆمەک و هاوکاریە کۆکراوەکان ڕاستەوخۆ ڕادستی هەدەپە دەکەن تا بەزووی بگات بە ناوچە کوردنشینە زیان لێکەوتەکان. لەدە پارێزگا کە کارەساتی بوومەلەرزەکە گرتوێتەوە زیاتر لە 8 پارێزگای ئەکەوێتە کوردنشینن بەڕاستی لە باکووری کوردستان و هەندێک لەو پارێزگایانە بە ئەوەی کە لە ڕاگەیانەکان بینیومانن پەرلەمانتارەکانی هەدەپاڵێن حکومەت نایەتە و ناوچانەی کە دەنگی هەدەپەی زۆر لێ، یعنی حکومەتێکی توندڕە و لە تورکیا کوردی ئێمال کردووە. دوو ڕۆژتێ دەپەڕێت بەسەر ڕووداوی ئەو بوومەلەرزەیی کە هەردوو وڵاتی سووریا و تورکیای هەژان کە بەهۆیەوە هەزاران هاوڵاتی لە باکوور و ڕۆژاوای کوردستان بوونە قوربانی و دایان هەزار باڵەخانە و شوێنی نیشتەجێبوونیش خاپوور بوون. سەرڕای سەختی دۆخەکە، بەڵام تا ئێستا وەک پێویست هاوکاری نەگەێنراوتان ناوچە زیان لێکەوتۆکان. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.